خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیزی بەرنامی پەیامی ڕۆژ لە هەر جێگەیەکەن سڵاوتان لەبێ هیواخوازن ئەم ڕۆژتان لە هەموو ڕۆژێک باشتر و تەندروستتر بێت ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان لە بەرنامەی کینۆداتین و خزمەت ئێوەی عزیزی هیواخوازین سەرجەم بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم باینتان باش سڵاوتان لێبێ بە هیوای تەندروستێکی باش لەگەڵ هاوکارم دانیار پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشەشەکەین لە پەیامەوە. دانیار بۆ ئەم ڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان هەیە لە تەوەرەی یەکەمدا قسە لەسەر کۆمەڵێک مرۆڤانی توانم بڵێم خوێن شیرین هەن کار کەسێک بیان بینێ نەڕقی لێیانە بێتەوە توانم بڵێم هیچ جۆرێک لە خوێن شیرینەکان ئەوەندە زۆرە مرۆڤ حەزەکە هەمیشە مامەڵیان لەگەڵ بکە کە حاڵەتێکی تایبەتی تەندروستیانێت پیاوە وترێ لە ڕووی زارەوە زانستەکەی داون ئەگەر هەڵە نەبم لای خۆشمان بە مەنگۆل ناو دەبرێن ئەمانە بە میوانداری پسپۆڕێکی پزیشکێکی پسپۆڕی بواری دەرونی قسە لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەو نوعا لە حاڵەتانە دەکەین ئەو نوعانە لە مرۆڤ دەکەین کەەوە ئەگەر هەر ماڵێک یان هەر شوێنێک ئەو مەنگۆلانە یاخود ئەو داونانەی لێبوو چۆن هەست و کۆتیان لەگەڵ بکەین و کۆمەڵێک بگۆ بابەتی تریشمان هەیە کەەوە بەشێکی تۆمانکراوە پێم وایە بێ بابەتێکی تۆمانکراویشمانە بێت و هەروەها زیاتر قسە لەسەر ڕۆژی بریتانیا دەکەین بە تایبەت دوای وڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ میوانێکمان لێوە دەبێت خوا یار بێ هەوڵ دەین بزانین بارەدۆخی بە شێوەیەکی گشتی ئەوروپا چۆنە وەروە حاڵەتی بریتانیاشکەوە ئێستاکە کۆرۆنا ڤایرۆس لەوێ بە شێوازێکی زۆر خێرا بە شێوەیەکی گشتی لە ئەوروپا و تایبەتیش لە وڵاتانی با بڵێن بریتانیا زۆر تەشەنەکە میوانێکمان لێوە دەبێت قسە لەسەر کۆتا حاڵەتەکان و کۆتا بارەدۆخی بریتانیا دەکەین لەگەڵ ئەگەر خوا یار بێ پێم وابێ هەوڵ دەین بزانین پەیامنێرانیشمان لە شار و شارەشەکانەوە ئەگەر ڕێککەوت بزانین بارەدۆخی کوردستان چۆنە لە دوای ڕاگررتنی قەدەغی هاتوچۆ پابندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکانەوە چۆنە کە هیوادارین بە شێوەیەکی زۆر باش تەواوی هاوڵاتیان لە هەرێمی کوردستانە پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن لە ماڵەکانتانە مابێتنەوە و بمێنەوە چونکە ئێستا مستەڵەحێک هاتووەتە ناوەوە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا دەڵێ کۆڵا هاتووەتە کۆڵانەکانەوە یانێ ئەبێ شەڕەکە لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنا شەڕی بۆتە شەڕی کۆڵان و کۆڵان بۆ هیوایان هەموو لایەک تەندروستێکی باشتانە بێت. وەڵا عزیزان شوانە بۆ پێی لە دوێنێشەوە بارانێکی زۆر باریەوە هۆی زانی ئەمڕۆ کەشوهەوا چۆنە بینەری پێشبینەکانی کەشوها بزانین لەکانی گەرما بەرەو کێو گەشتووە. عزیزان چین لای تەوەری یەکەمی بەرنامەکەمانەویش قسەکردن لەسەر چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشانی داون بۆ پێیکە لە ساڵی 2012دا نەتەوە یەکگرتووەکان 21 ئازاری بە ڕۆژی جیهانی نەخۆشانی داون دیاری کرد و ئامانج لەم ڕۆژە بۆ زیاتر وشارکردنەوەی هاوڵاتیانە سەبارەت بەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە نەخۆشانە بکرێت و پێویستە لە ڕووی هەستی دەرونی و لە ڕووی هەستی ڕێزگرتنیان جیاوازیان نەکرێت لەگەڵ هاوڵاتیانی ئاساییدا بۆ پێی ئەوان ڕاستە کە لە ڕووی فێربوونەوە کەمتر درەنگتر فێری زانیاریەکانە بن فێری خوێندن دەبن و لە ڕووی جەستە و ڕوخساریشتاندا جیاوازیان هەیە بۆ پێم ڕۆ
قسە و باز دەکەین لەسەر ئەو بابەتی کە چۆن مامەڵیان لەگەڵا بکەین و پێویستە لە ڕووی دەرونیەوە هەستیان بریندار نەکرێت و ڕێزیان لە بگیرێت و جیاوازیان لەگەڵا نەکرێت. ئەمڕۆژ میوانێکمان لە بەرنامەکەدا هەیە دکتۆر جعفەر پسپۆری نەخۆشیە دەرونیەکان. دکتۆر گیان زۆر بەخێربێ. ئەمڕۆ بەخێربێ. باز لە چۆنێتی مامەڵاکردن لەگەڵ ئەو نەخۆشان دەکەین. سەرتا ئەمێ پێناسەیەکی نەخۆشی داوام بکەین، دواتر چی بکەین بۆ ئەوەی لە ڕووی دەرونیەوە مامەڵەیەکی تەندروستیان لەگەڵدا بکەین. باینتان باشمان بینەرامەش نەخۆشی داون یان پێوتە کۆنیشانەی داون کە بە سەرای بەرنامەکان مەژە بکرا باس لەوە کە پێشتر پێوترا مەنگۆلیزم یان مەنگۆلیان بۆ چونکە شکل و شێوە دەموچاویان لە خەڵکی مەنگۆلیا چێ و جۆرە لە حاڵەتە ئەمە نەخۆشیشی کرۆمۆسۆمیە بۆ ماوەی نییە، ئەتە کێشە و خەلەل لە کرۆمۆسۆمەکانی مرۆڤ ڕوەدایەمی مرۆڤ 23 جوود کرۆمۆسۆمان هەیە. یەکێک لە کرۆمۆسۆمەکانمان ژمارە 21 جاری وا هەیە خۆی جوود بێ بە 3 دانە، بۆیە پێوترێت ترایسۆمی یعنی 3 دانە کرۆمۆسۆمی لە 21ەما هەیە. خەلەرەکە لەوە دروستەوە تا کرۆمۆسۆمێکی لە مرۆڤی ئاسایی زیاترە و ئەو کرۆمۆسۆمە لە هەموو خانەکانیشە بڵاوە بێتەوەوانێ. لەبەرەوە ئەم کەسە تێکچوونێک لە تەواوی ئەندامەکانی لاشەی و دەرکەوتنەکانی و هزریان ڕووەدا عقلیان ڕۆداواتە مرۆڤێکی جیاوازتر دروستە بێگەنە هەر مرۆڤە، بەڵام کرۆمۆسۆمێکی زیاترە لە ئێمە کە مرۆڤ گەر 46 هەبێ و 47 هەیە کە لەگەڵ 21 ینی دجێتەوەی دووبارە بێتەوە سێبارە بێتەوەوانە دانێکی زیاترە. بۆیە بەمانە کێشەیان بۆ دروستە بێ سەرجەم ئەندامەکانیان. کێشەی داون ئێمە زۆر جەربەز لە شکل و شێوای بینین کە دەموچاوێکی جیاواز و پێکاتی جسمی و باڵا و تەنانەت دەستەکانیان و هەمویان جیاوازیان هەیە لە دەرکەوتنە و دووەم جیاوازیش کە ئێمە هەستی پێکەین وکو مرۆڤ ئەو توانە عەقلیانەکە لە خوار تەمەنەکانی خۆیانەوەی لە چاو مناڵانی ترە، بەڵام کۆمەڵە گرفتی تریشیان هەیە چکەلەوە بەهۆی ئەوەی کە ئەم کرۆمۆسۆمە زیادەیە خەلەریان بۆ دروستە بێ بەتایبەت لە دڵیانە کێشەی خەلەری دڵیان هەیە بەشێکی تیان کێشی کۆندامی هەرس و جگەریان هەیە، تەنانەت بۆ زۆرێک لە ئەندامەکانی لاشی تەنانەت لە جونگەکانیشیانە هەندێک جار خەلەریان بۆ دروستە، بۆیە کێشەکانیان بەرفراوانە بێت وەک لەوەی کە لە تەنها لە دەموچاو شکل و شێوایانە دەربکەوێ و ئەمانە ئەتوانێت ئەمان هیچ جیاوازیشان لەگەڵ مرۆڤی ئاسیا تەنها ئەوەیە ئەوان کرۆمۆسۆمیشان لێمە زیاترە، بەڵام ئەم زیابوونە کێشەی بۆ دروستکردن وەک لەوەی باشیان بکاتەوە. دکتۆر کەواتە باس لە مێشکیان کرد گەشەی مێشکی یاخود با بڵێن عەقڵی مرۆڤێکی داون کە یان کرۆمۆسۆم زیاد خاوترە یان چۆنیە یعنی لەگەڵ خۆی لە مناڵ لە هەموو ئەوانەی کە بە داونیانە دنیا و لە ژیانە هەن توانای عەقڵیان پێوترێ ئایکیویان یعنی توانای زیرەکییان کەمترە لە تەمەنەکانی خۆیان. بەدەگمەن مناڵێک یان مرۆڤێکی داونە بینی توانای زیرەکیەکەی هێندەی مرۆڤێکی ئاسایی بگاتە بواری ئاساییەکەی خۆی. زۆرینیان لە 50 بەرەو خوارن یان لە 50 ئاسی زیرەکیەکان کە نابێت لە 75 بەرەو خوارەوە بێ بۆ مرۆڤی ئاسایی ئەویان کەمترە توانێت کە توانای زیرەکی عەقڵی ئینسان کەم بوو. بۆیە لە مناڵی لە بچووکیەوە مناڵەکە گەشەی دواکەوێ قسەکردنی دواکە مامەڵەکانی جیاوازە لە مناڵی هاوتەمەنی خۆی کە گەورەشە بێ پەیوەندیەکانی جیاوازە بێ وەک لە پەیوەندی مرۆڤێکی ئاسایی و تەبیعی، بۆیە پەیوەندی هەندێک جار پەیوەندەکانی لە چاوتەمەنی خۆیان جیاوازە وەک لەوەی کە ئەنجام بە بۆیە توانای زیرەکیەکەی کەمترە. زیرەکی مرۆڤ بۆچی پێویستە بۆی کە بتوانێت بە پرسیارەتی خودیەکانی خۆی هەڵگرێ و بزانێت چۆن مامە لەگەڵ چواردۆر و کۆمەلگاکەیەکە، بۆیە ئەمەی کەکەم بوو کێشەی بۆ دروستە بێ. ئەگەرنا وەکو هەر کەسێکی تر وەکو هەر مرۆڤێکی تر ئامادەن ئەوانش وەکو ئێمە وەکو مرۆڤی تر تووشی نەخۆشی دەرونی یان نەخۆشیەکانی تر ببن، بەڵام زیاتر تووشە بن. ئەگەرنا تەنها گرفتیان لەوەیە نەک لە مەسائیلی تری بۆ نمونە ئەمە شیزۆفرینیان نییە بڵێ حاڵەتێکی توندی دەرونیان هەیە تند و تیژ و ناجێگیر و وەهم و خەیاڵاتیان هەبێ، ئەمانە گونجە توش بێت لە تەمەنێکە بەس بەگشتی کە لەدایکە بن تەنها و کێشە عەقڵیان هەیە کە توانای زیرەکییان کەمترە لە تەمەنی خۆیان، یعنی لە چاو تەمەنی خۆیان کەمترە. ئەمە لە سەرەتای لەدایک بوونەوە لە کۆتاییشە بە هەمان شێوە کێشیان بۆ دروستە بێتەوەوانێ زیاتر لە مرۆڤێکی کە کرۆمۆسۆمەکانی تەبیعیە ئەگەر هەیە تووشی نەخۆشی بیچوونە و خەڵەفان ببن. زۆر باشە لە دایک بوونیان پەیوەندی بە تەمەنێک یعنی ئەو ئافرەتە دەوترێت ئەبێت ئەگەر تەمەنی زیاتر بێت ئەمە ئەگەری توشبوونی ینی ئەو منداڵێکە لە دایکە بێ بەم حاڵەتە هەیە. خۆی بۆی چۆن ڕێگریکەین لە دروستبوونی ئەم حاڵەتە ئێمە
هۆکارەکانی دروستبوونی و ئەم بابەتە زۆر ورد و ئاشکرانی نازانین چێ بیزەبت هۆکاری مەترسیدارە بۆ ئەوە چونکە تەنانەت ڕاستە ئەو قسەی زۆر ڕاستە لە دوای 35 لە دوای 40 بەتەبێت لە دوای 45ەوە مەترسیەکە زۆر زیادە لەسەر ئافرەت یان لەسەر پیاو سەباسیەکەین لەسەر هەردوو شانەکێشە هەیە هەتاوەکو تەمەنی دایک و باوکەکە گەورەتر بێ ئەگەری توشببوونی منداڵەکەی تاکە هۆکارەکە باسەکرێت هۆکار مەترسیدارابێ بڵێ هۆکاری مەترسیدار بۆی کە بڵێن دایکێک بۆنم توێژینەوە کراوە زۆربەی ئەوانەی کە مەسەن لە دوای تەمەنی 45ەوە بەتایبەت مناڵیانە بێ ئەگەری لە 150 هەیە مناڵەکەی داون بیانی ڕێژێکی زۆرە لە 150 بەس لە تەمەنی 25 ئەوانەیە ئەگەرەکە کاتەوە لە 800 یەک ینی ئەمە زۆر ڕێژەکە کەمە بێتەوە لە 51 لەگەڵ 800 زۆر جیاوازە هەرچەندە زۆربەی مناڵەکانی داون لە ژنانێکن کە تەمەنە لە خوارسی پێنجەوەی بۆ چونکە زۆربەی دایکبوون لە خوارسی پێنجەوە ڕوەدا بەڵام ڕیسکەکە مەترسیەکە زیاکە بەڵام مەترسی تەمەنی دایکەکە زیاکە تەمەنی باوکەکەش بەڵام لەمایانە لەبەرەوەی زۆربەی ئەو تێکچوونەکانە کرۆمۆسۆمێکی زیادەی بۆ دروستە بێ لە کاتی دابەشبوونی کرۆمۆسۆمەکانە زۆربەی لە 195 حاڵەتەکان لە ئافرەتە ڕوەدا ئەو ینی لە کرۆمۆسۆمی ئافرەتەکە زیادە ڕوەدا بۆیە دایکەکەڕ مەترسەکەی زیاترەکە لە 5 بە هۆکارەکەی باوکانەوە ئەیگوازنەوە ینی لە دابەشبوونە نەگواستنەوە چکە لە کاتی دابەشبوونی کرۆمۆسۆمەکانە ئەگەر 23کە نەڕوا بێتە 24 دانێکی زیابێ عفوا 22 ئێمە دوو جۆر کرۆمۆسۆمی ئاجەستەیمان کرۆمۆسۆمی جنسیمان هەیە جنسیەکە 23 بێ دانێکی زیاد بێت لەوەی خۆی جگە لە کرۆمۆسۆمی ڕەگەزیەکە ئەوە بینی کەسەکە تێگەچێت بۆیە زۆربەی کات لە دابەشبوونی دایکەکە کرۆمۆسۆمەکان کە دابەشە بن دانێک زیاد لەگەڵ خۆی هابە تاوا دابەش نابێ بۆیە زیادیەکە ئەکەنە باوکیش مەترسی زۆر دکتۆر بەڕستان وەکو پزیشکێکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان ڕەنگە کەیسی زۆرتان بێتە لە بەتایبەت کەیسی داون لە کوردستانە هیچ سنتەرێکی دیاریکراوە یاخود مؤسسەیەکی حکومی هەیە بۆ کێشە و گرفتەکانی مرۆڤانی داون چکە ڕەنگەوان گرفتی خوێندنیان هەبێ گرفتی عیلاجی تەندروستیان هەبێ گرفتی نوعەتی مامەڵەکردیان هەبێ یان ڕەنگە ئەوەندەی مرۆڤانی دەورانی داون پێویستیان بە ڕێنمایی هەبێ بۆی چۆن مامەڵە لەگەڵ ئەو جۆرە لە مرۆڤەکان بکەن ئەوان خۆیان تۆ ئەو کە لە بڕۆی ئایکیویەکی لاوازی هەیە پێویست ئەرکی سەرشانی منە خۆم فێرکەم بۆی مامەڵە لەگەڵ ئەو بکەم هیچ حاڵەتێکی وا لە کوردستان هەیە وەکەوەی بیست بێت خۆشبەختانە ینی کاڵین داون حاڵتێکی لەلایەنێکی زۆر باشە کە گرفتە دەرونیەکان جگە لە مەسائیلی زیرەیان کەمە زۆر حاڵەتی تە زۆر باشترە وە کەسانێکی بەردەوام دڵخۆش و کراوە و زیاتر تێکەڵە بن و تەنانەت زۆر جار دڵخۆشی و خۆشیەکان بۆ چواردۆری خۆشیان نەگوازنەوە لەوە زۆر باشن و وە گرفتە دەرونیەکانیان تایە کەمە ینی کێشەی دەرونی وەکو تونند و تیژی وەکو تووڕێی هەیەە لە مناڵی ئاسایی زیاتر هەیەە بەڵام هێندە زۆر نییە جێگەی مەترسی بێ واتە وڕگرتون و بێزاری و بێتاقەتکردنیان زۆر نییە بۆیە ئەم کێشەکانە زیاتر لە چیایە لەوەی کە زمان درەنگەگرن زمان درەنگانی زمان قسە درەنگەکەن و گەشان دواکە وەکو مناڵەشی لە تەمەنی خۆیانە لە تەمەنی بۆ نمونە پێگرتنیان تۆزە دواکە لە چاوەی لە ساڵ و 2 مانگا بێت درەنگتر پێگرێ مەسەلەی تێگەیشتنی کەمتر درەنگتر ئەوانی دوا ئەکەوێ بەڵام وەکو گرفتی گەوران نابێ بۆیە وەکو منداڵانی تری بیرکۆڵی تند یان منداڵانی جگەلەوانێکی بیرکۆڵی توندیان هەیە لەگەڵ داونەکە ئەوانە پێویستیان بە ڕێنمایی تایبەت و سنتەر هەیە زۆرینیان پێویستیان بە سنتەرێک نیە تایبەت بۆ ڕاهێنانەوە بۆ ڕاهێنانەوە بڵێ خۆیان بەس بیان بێەوە ئەوەی کە پێویستیان پێ بێ پەروەردی تایبەتە خۆشبەختانە لە کوردستانە زۆر باشە پەروەردەی تایبەت بەرەو پێشەوە چووە بە تایبەت لە سلێمانی و لە هەڵەبجە و لە کۆمەڵێک ناوچە زۆر باشترە و ئەوانە بەڵێ کارەسانی زۆریان بۆ ئەگرێت بە پیتوانێ عقلێکی خۆیان داخڵی ئەکرێنە ناو پەروەردەی تایبەتەوە جا پەروەردەی تایبەت دوو جۆرە جۆری شەوەی هەر پەروەردەی تایبەتەوە بمێنێتەوە لەوە یان لەگەڵ بۆکو کەسێکی تاو جیاواز و کاری پێ لەگەڵا بکرێت یان لەگەڵ مناڵی ئاسایی یابێت و دواتر هەندێک وانەی تایبەتی پێ بوتە لەلایەن مامۆستایەکەوە ئەمە هەردووشیان هەیە و بە تایبەت بۆ داون باشتر وایە لە قوتابخانەی ئاسایی یابن چکەوە گوتم ڕفتاری هەڵە و کەم و کوڕیان ئەبێ بەڵام زێندە زۆر نییە کە کارکاتە سەر ئەوەی کە وانەکان تێک بە بە تایبەت ئەوانەی کە توانای زیرەیان زۆر نزم نییە واتە بەرزە 50 زیاتر هەندێک جار ئەوانە ئەتوانن بەڵێ لە قوتابخانە بن بەڵام پێویستیان بە هاوکاری تایبەتە و لە پەروەردەی تایبەت لە کوردستانە باشە زۆریش باشە ئەوانەش دەتوانن لەوێ سوودمەند بن
جگە لەو جۆرەی کە بەڕاستی بکۆڵ یان توانێت عقلەکەی زیرێشەکەی زۆر لە خوارە لە خوار 25ەوە کەەوە ئیترینسان ناتوانێت مامەڵەیەکی تاو دروستی لەگەڵا بکە ئەوە پێیان پێویستیان بە سنتەرێک و شوێنێکی تایبەت هەیە بە ڕاهێنان و بە فێرکردن بەڵام وەکوی بڵین سنتەرێکی تایبەت بۆ ڕاهێنانەوەی منداڵی داون چکە مناڵ داون ڕاهێنانەوەی نییە چارەسەریشی نیە بڵێ ئەم زیرەکی زیاد دەکەم هەر زیرەکی ینی آیکیو مرۆڤ ناتوانێت تۆ زیادیکەی بە ڕاهێنانەوە بەڵام پرۆدەی تایبەت زەڕۆرەوە زۆر باشە وتوانای فێربوونیشان هەیە زۆر باشە لە ڕووی مامەڵەکردن لەگەڵیاندا بۆ پێی دەوترێت زۆر بەهستن ینی پێیان ناخۆشە بە زەید پێیان نابێتەوە ئەبێت دایک و باوکان کە مەسەلەن چەند منداڵێکیان هەیە و منداڵێکیان لەو جۆرەیە چۆن مامەڵیان لەگەڵدا بکەنەوەی کە لە ڕووی دەرونیەوە ئەوان ئازار نەچێژن بەڵام وەگامەژەمە پێدا ئەوانی ژووکم هەر مرۆڤن هیچ جیاوازیشیان نییە تەنها جیاوازیانەوەی کرۆمۆسۆمیشان لە مرۆڤەکانی تر زیاترە و ڕێژەکەشیان کەم نییە زۆرە لە ناو کۆمەلگاکانە بۆ نمونە ئاماژە بۆکرێت لە نزیکی 700 مناڵکە لە دایکە بێ منداڵێک داون ینی زۆرە ڕێژەکەی بەرزە ئەوەندە کەم نییە ئەو وەکو خەڵی ئەساسی و نەڕەتی ئەوەیە وەکو مرۆڤ سیرکرێ هیچ جیاوازیشی لەگەڵ مرۆڤەکانی ترە و هەمان ئاستی توانای ئەوە هەیە گوتم زۆر جار لەوانی تر زۆر باشتر ئەبن لە مناڵەکانی تر لە کەسەکانی تر ئەمە خاڵی یەکەمە پێویست بە زەی ناکە پێویست بە هاوکاریەکە ئەمە بێ هاوکاریانکەن بەتایبەت دایک و باوکان پێویستەکە ئەنی ئەم مناڵە ڕاستە کەم کوڕی هەیە پێویستەکە بە قەبارەی هێندی توانای زیرەکەی مامەڵی لەگەڵاکە ئەمە زۆر گرنگە زۆر جار ئێمە زەلامێک کە زیرەکی کەمە جاری وا هەیە مرۆڤەکە بۆ ڕووی تەمەنەوە گەورەیە مەسەلەن گەیشتوتە 15 ساڵ بەس توانای عقلێکەکەی توانای زیرەکەی 6 ساڵە 5 ساڵە 4 ساڵە تۆ بەقەت 4 ساڵەکە مامەڵەکە نەک بەقەدەر تەمەنەکەی خۆی چونکە ئێمە تەمەنی عقلیمان هەیە لەگەڵ تەمەنی ڕۆیشتووی تەمەنی ڕۆژەکانی خۆمانمان هەیە تەمەنە عقلەکەی بێ لەگەڵ ئەوە مامەڵەکرێت بۆیە زۆر جار دایکواکە بێ و بزانن ڕاستە مناڵە 10 ساڵانە بەڵام توانای عقلەکەیم 2 ساڵە 3 ساڵە ئەپی وەکو ئەوە مامەڵی لەگەڵاکرێت بەپی ئەو تەمەنەی خۆی ئەگەر وەکو دەیەکە سێری بکات طبعاً هەندێشتی لێ قبوڵ ناکرێت پاشان بێ ڕابهێنرێنەوە لەسەر ئەو بپرسیارەتیانی خۆیان هەیەە بەتایبەت لە تەمەنی مناڵیەوە نابێ هەموو شتێکیان بۆ بکرێت پێویستەکە هاوکاری بکرێن دەستباریان بۆ بگیرە بۆی بتوان بە پرسیارەتەکانی خۆیان لە خۆگۆڕین لە بخۆ پاکردنەوە لە خزمەتکردنی خۆیان ئەمە گرنگە بەشێکی تر کە زۆر گرنگە وەک هەر مناڵێکی تر پێویستەکە بەشداری بۆنە و چالاشی کۆمەڵایەتی و کللتوریەکان بکە ینی پێویست ناکە بیشاریتەوە ئەمە مناڵێکە سرم لێ تێگەدا کێشەیەکم بۆ دروستەکە هیچ شەرم نییە دایک و باوکە مناڵێکی هەبێ کە داون بێت چونکە وەگوتم جگەلەوە کە ئەمە کرۆمۆسۆمیت دایک و باوک سەبەب نین بۆ دروستبوونی مناڵە و ناشی گوازنەوە ینی ئەوە ڕێژیش کەم هەیە ئەگوازرێتەوە ئەوە زۆر دەگمەنە جۆرەکە حاڵەتێکی تایبەتە بەس ناگوازێتەوە دایک و باوک نایانگوازێتەوە بۆ مناڵەکەیان تەنانەت ئەگەر باز لە دایکبوون بکرێ یعنی ژن ئافرەتێک کە داونە ئەتوانێت مناڵی ببێ ینی توانێت مناڵبوونی هەیە توانێت مناڵبوونی هەیە بە ڕێژی لە 150 و ئافرەتانە یا زیاتریان توانێت مناڵ خستنەوەیان هەیە بەڵام دوای ئەو مەترسی هەر هەیە کەوێشێک لە مناڵەکانیان ببێت مناڵەکانی ببنەداوانە مەترسیان زیاترە لە ڕێژەی لە 150 زیاکاتەوە بۆ باوکان کەمتر لە پیاوەکانە توانای پیتاندنیان هەیە توانای دروستکردنی مناڵیان هەیە بەڵام ئافرەتەکانیان ناتوانن یعنی ئەمە بۆیە بۆکو زۆر شتیان ئاسایی و تەبیعیە لەبەر بۆ شێوە مامەڵەیان لەگەڵ بکرێت و بۆ ژیانێکی ئاسایی ڕابهێنرێنەوە تێکەڵ بە کۆمەلگا بکرێن دا نەبڕێنن لە کۆمەلگا کە ئەمە عیبە ئەمە شەرمە ئەم مناڵی من بەم شێوەیە هەر ڕفتارێکی کرد بە ئاسایی وەری بگرن چونکە ئەم تواناکانی هێندەیە خاڵێکی کە زۆر گرنگە بەڕاستی لە مامەڵە لەگەڵم جۆرە لە مرۆڤ ئەوەیە بەمان پێویستیان بە چاودێریی وردی پزیشکی هەیە ڕاستی ینی جیاواز لە مرۆڤێکی تر پێویستیان بە چاودێری ورد هەیە چونکە گرفتی زۆر هەر لە دایکە بن بەشێکی زۆریان کێشەی دڵیان هەیە کێشەی ینی جاتوکتۆ من بۆی پشگیری هەر بڵێن ئیزافی قسەکانی بەڕاستیت ئەو گرفتە پزیشکیانە چین کە لە مناڵی داون هەن بۆ منە ڕەنگە نەخۆشی دڵی هەبێ ئایا مەسەڵەن کێشەی لە ئەژنۆی هەبێ ئایا کێشەی هەناوی هەبێ یان کێشەی مێشکی باڵێن لە ڕووی فینەوە هەبێ بۆیە کوڕێنماییەک ئەو خانەوادانەی کە مناڵی داونیان هەیە وشارتر بن ینی مناڵەکە گەر حاڵەتێکی لێها ئیهمالی نەکەن وابزان وەکو هەر مڵامەڵێکی تری ئاسایی ڕەنگە ئەم تووڕە بۆیان تێک چووە بوراوە تۆ ڕەنگە ئەمان پێویستیان بۆ بێ خێراتر ببرێنە لای پزیشک بەڵێ بیزەبت هەر لە سەرەتای دایک بن و کۆمەڵێکیان دەرەکەوێت بە ئاکسەر هەستی پێکرێت بەتایبەت نەخۆشی دڵ هەندێک جیران کە لە بۆریەکانی سیە لە بۆریەکانی یان لە ڕێخۆڵە و کۆنداوی هەر ساڕوەدا هەندێک ژیرانی تایبەت یا شێوازی نەخۆشی تایبەت ئەمانە لە مناڵی بچووکە زۆر هەستی پێکرێن یەکسەر دایکۆکە ئەزانن هەستی پێکن بۆ نمونە لە دڵەکە مناڵەکە شینە بێت و هەندێک
حاڵەتی بۆ دروستە بێت کە هەستەکەی تەنگە نەفەس پێویستی بەوە بێت جگەلەوە هەتا گەورەشە بن هەندێکیان هیانە دەرنەکەوتەوە چه فەحسی بۆ نەکرابێ ئەمانە پێویستیان بە چاودێری ورد هەیە لە هەموو ڕووەک پزیشکەکانیانەوە ینی بەشێکی تر لە کێشەکانیانەوەیە ئەمانە بە گوێری تەمەن پوکانەوە لە هەندێک ئەندامیانە ڕۆ ئەدا وەکو چاوەکو گوێ بۆی پێویستیان بەوە هەیە بەتایبەت لە تەمەنی مراهقی و هەرزەکاریە ساڵانە فەحسەکەن فەحس و هەندێک پشکنینی تایبەتیان بۆ بکرێت بۆ چاو بۆ توانای بینین و توانای گوێ بیستن و ئەوانە چکە کەمە بێتەوە وردە کارگەی لەسەر دروستە بێ و ئەمان مەترسی و ئەگەری توشببوونیان بە ئیلتیهابات و بە هەوکردنەکان زۆرترە وەک لە مناڵێکی تر چونکە هەندێک جار هەندێک مەترسی هەست پێ ناکە نازانێت فلانشت مەترسیەکە ئەمان مەترسی نیە بۆ ژیانی ئەو بۆ زۆر جار هەندێک ڕفتارەکە لەواندا هەندێک چالاشی کە بۆ نمونە جلێشی کەم لەبەرکە لە سستانە یا بچێت مەسەلەن کە پیسیە شتێک بخوات شتێ بکە کارگەی لەسەر دروستکە تووشی هەوکردنیکە بۆی پێویستیان بە چاودێری وردی پزیشکی هەیە ئەبێت دایکواوکەکە ئاگادار بن هیچ ئەم مناڵە ئەگە نیشانەیشان تابینی ئایا هەر نیشانەیەکە مەسەلەن جاری وایە لەواچە بۆ زۆربەی بەشێک لە سکاڵەکان بانگی مناڵەکەکەین جواب ناداتەوە لەواچە کێشەی ژووی هەبێ پێویست نەکە بە تۆڕەبوون نەکات لەسەرەوەی جواب ناداتەوە لەواچە مەسەلەن کاتێک کە تۆ شتێکی پێڵی نەبینێ بە جوانی کێشەی بینینی هەبێ لەواچە کە نەتوان هەندێک شت کا کێشەی ئەندامەکانی جومگەکانی هەبێ یا مەسەلەن سیەکانی تووشی نەخۆشی ببێ بۆیە گرنگە چاودێریشی وردی پزیشکی بکرێن ئەمە پێویستیان بەوە هەیە لە وڵاتی ئێمە ئەم سیستەمانە نییە سیستەم خانەوادە و خێزانە کەسێکی تر نییە بتوانێت خۆ بکە بە خۆت خزمەتی مناڵەکە ئەگەرنا لە دنیای ئەمانە پێویستەکە شوێنی تایبەت لە سنتەری تایبەتی ئەوەی کە پێوترێ یەکەی پزیشکی یەکەمی ینی لە مەڵبەڵ بە تەندروستەکانە بە شێوازی ڕێکوپێک بانک ببیندرێن چاودێری بکرێن پشکنینیان بۆ بکرێت بە شێوازی تایبەتی خوان بۆ نمونە ئەگەر مناڵێکی تاون هەندێک حاڵەتی داون هەیە تەنانەت شکل و شێوەشیان لە داوانەکان زۆر جیاوازترە بۆ نمونە جۆرێکی تایبەت هەیە لە سەد جۆری داون جۆرێکی لە سێ دانان لەو جۆرەیە ینی هە زۆر بی کات تەبیعیترن زۆر کەم نیشانیان هەیە ئەوانە مەسەلەن لەواچە لە ناکایە کە دەرکەوت زۆر جەرمە بە گەورەی بینی ئەم مەسەلەن گەورە بۆ ئەنجا ئەزانی وڵای خۆمە لە جۆرێکی تایبەتی داونەوە کە کۆمەڵک نیشانەی هەیە بە خەڵەفانیت بە گەورەی یان هەندێک ڕفتارەکە بۆیە بزانی ئەمانە کۆمەڵک شتیان هەیە هەندێکیان گرفتی گەوران هەیە هەندێکیان زۆر خراپە هەندێکیشان هەن زۆر و بە گشتی گرفتە جستەیەکانیان هەیە بەڵام ساکارە نەرمە کە تۆ توانی وڵەکە بۆیە ناکرێت ئیهمال بکرێ مناڵ لەو کاتەیەکە گرفتەکە ئیهمالیەکەی وردە وەتە خێزان با بڵێن ئەولەویەتترین یان یەکەمین شوێنە کە بتوانن بە شێوازێکی زۆر هەم چاودێری مناڵەکەیان بکەن هەمیش خزمەتی بکەن واتە زۆر زۆرورە چکەمە سیستەمی سەحی کوردستان سیستەمێکی تەندروستی وردمان نییە دیاری بکات چێ بەرپرسیارە و جگەلەوە لە هەموو دنیا هەر خێزان بەرپرسی یەکەمە بەڵام خێزان جاری وایە ئەگەر کەم تەرخەمیەکە بکە هیچ شوێنێکی تر نییە قەرەبووی بۆ بکاتەوە بۆیە دایک و باوکەکە بەرپرسی یەکەمە لە مناڵەکانیانەوە شتێکی زۆڵێکی زۆر ناخۆشەوە بابەتێکی زۆر ناخۆشە بۆ دایک و باوکە کە گرفتی مناڵ نەک ئەوان کۆمەڵە گرفتی زۆرتری شەیەکە بە هەمان شێوەی ئەوان کێشیان هەیە مناڵەکانیان نازان دایک و باوک چی لێ بکە بەڵام دایک و باوک شانەداتە بەری خۆشبەختانە لە کوردستان ئەم پەیوەندی کۆمەڵایەتی و کاریگەری ئاین و کلتور لەسەرمان وای لێ کردووە کە مناڵەکان نەک ئەوەی کە بە موسیبەت و بە ناڕەحەتی وەرگمگرە بە خۆشی و بنیەگرن وەکو تاقیکردنەوە سەیریەکەن و خزمەتی باشیەکەن بۆیە خانەوادە خێزان گرنگترین بەش و مهمترین کارە کە ئەنجامیەدا دانیال من پرسیارێکم لێرە بۆ دروست بوو بە حکومەتی ئێستا کۆرۆناڤایرۆسیش لە ئارایە پێم وایە بێ باسی مەناعی مناڵانی داونت کرد کە تۆزێک مەناعیان با بڵێن کەمترە بە بەراورد بە مناڵێکی ئاسایی ڕێنمایی چێ بۆ دایک و باوکان چکە ڕەنگە زیاتر پاراستنی ئەوان ئەولەویەتتر بێ لە ئەگەری توشبوونی حاڵەتێکی بەدڵنیاییەوە ئێمە لە مەسائیلی ئەم کۆرۆناڤایرۆسەکە باسەکرێەوەیە کە ئەوانەی کە بە خراپی ئەیگرن ینی خۆی زۆرینەی مرۆڤ بە سوکی ئەیگرێت لەواچە لە ناو کۆمەڵ خەڵکە هەبێ هەستی پێ نەکە یا بە ئاسانی هەستی پێ بکەوت تێپەڕێنێ بەڵام بەشیشیان هەن کە بە نزیکی لە سادیان هەژمارەکە جارێ تون دەبێت لە سەریان لای چێ زۆر تون دەبێت لای ئەوانە کە گرفتیان هەیە نەخۆشی جستەیان هەیە یاخود ئەوانەی کە تەمەنیان زۆر تێپەڕاندووە بۆ گوۆ مەژشمان پێیان مناڵی داون لەبەر ئەوەی کە گرفتی جستەیان هەندێک جار هەیە هەندێک گرفتیان هەیە و بەرگریشیان کێشەی بەرگریش جسمیان بۆ دروست چونکە ئەو کرۆمۆسۆمە زیاتر خەلەر دروستەکە لە خانەکانی بەرگری و لاشی ئینسانە بۆ ئامادە باشتر و ئەگەر تووشیان بێت تونتر لە مرۆڤی ئاسایی ئەیگرن و مناڵ بەڕاستی بۆ هەموو مناڵێک نەک ئەوان بە هەموو مناڵێک پێویستەکە دایک و باوک لە ئێستا بەرکەوتنی لەگەڵ مناڵی تران نەبێت
نێڵە مناڵەکانە تێکەڵ بە مناڵی تر بێ و مناڵەکانە پێویستەکە دابڕن لە کۆمەڵگا لە ناو خانەوادەی خۆیان لە خێزانی خۆیان نەیهێنە دەرەوە تەنها لە ژووری خۆیان نەیهێنە دەرەوە هێندە تێکەڵی نەکەن بە نەیهێنە دەرەوە پێویست ناکە لە ئێستا بە تایبەت دەم دۆخی ئێستا کە دوور دەرئەکەوێ ئێمە چەندێک لە ناو لەگەڵم کۆرۆنایا کێشەمان هەیە و لە بۆچی کە نابێت تێکەڵ بن ئەگەر من گەورەشم تێکەڵ بم ئەزانم چۆن مامەڵەکەم بەس منداڵ نازانێ و خاڵێکی ترکەوەیە مناڵان بەشێکی زۆربەی کە مناڵ بە سوشی ئەیگرێ یان هەڵگرە ئاسانتر بۆی ئەگوازێتەوە بۆی ئەمەگە بۆی بگوازرێتەوە کێشە و خەلەرێکی تونتری بۆ دروستە بێت لەوە چ کار کاتە سەر سیەکانی بەخراپی و تووشی ناڕەحەتی و گرفتی گەورەی بکە و بەداخشوانی زۆربەی مردنەکانی تەمەنی مناڵیان پەنەخۆشەکانی سیە مرنەوە منداڵانە لەگەڵ دڵ بۆیە گرنگە چاودێریی ورتریان بکرێ بە هیچ شێوەیە تێکەڵ نەکردن تەنان نەبرێنە هیچ بۆنەیەکەوە هیچ خانەکە و بنەوەیکی خێزانیان پێ نەکرێت لە ماڵەوەدا بندرێ هەموو مناڵک بەتایبەت ئەوان چونکە ئەوان کێشەکان گەورەترە بێت. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاتمان گرتی بەڕێز سازەکەین. دانی بەڕێز زۆر سپاس بۆ بەڕێز پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان دکتۆر جەعفەر عومەر لەم تۆرێ لەگەڵمان بوو ناوەڕێکمان هەیە و دێنەوەلاتە. مەڵێ عەزیزانێکی کە لە برگەکانمان یادەوەری و ڕووداوە مێژووەکانە پێکەوە بینەری ئەو ڕووداوە و یادەوەری مێژووانە دەبین کە لە ڕۆژێکی وە کۆمڕۆدا ڕوویاندا. بیست و دوی سێی ساڵی 2003 بۆمبارانکردنی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی لە ناوچەی ئەحمەداوە و هەورامان لەلایەن هێزە داگیرکەرەکانی ئەمریکا و بە پێشڕەوایەتی و ڕێنیشاندەرێتی هێزێکی کوردی ئەوەش تەنها بە بیانووی تێوەگلاندنی کۆمەڵی ئیسلامی بوو لە شەڕێکی نابەرامبەر بە ئامانجی کۆتایی هێنان بە ڕەوت و کاریگەری ئیسلامی لە کوردستان کە پێشتریش جەنابی مامۆستا عەبدوڵای قەسرێ ئەندامی مەکتەبی سیاسی ڕۆژی 4 سێی ساڵی 2003 لەلایەن هەمان حیزبەوە شەهید کرا. بەڵام سیاسەتی حەکیمانەی کۆمەڵی ئیسلامی و ئەمیرەکەی وایان کرد کە کۆمەڵی ئیسلامی بەناودەیان درک و داڵدا گوزەر بکات و خۆی بپارێزێت لە شەڕی ناوخۆیی و ئیقلیمی. موشەکبارانکردنی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی پشتبەست بوو بە راپۆرتێکی هەڵبەسترا و بێبنەمای کۆڵن پاوڵی وەزیری دەرەوەی ئەو کاتی ئەمریکا کە باسی لابوونی چەکی کیمیایی دەکرد لە ناوچەی هەورامان کە ڕۆژی 5 دوی ساڵی 2002 لە بەردەم کۆنگرێسی وڵاتەکەیدا خوێندیەوە و دوای نەمانیشی لە پۆستی وەزیری دەرەوە ئاماژەی بە درۆ و ناڕاستی ئەو راپۆرتی کرد و گوتی ئەوە پەڵەیەکی عارە بە نێوچاوانی کاری دیپلۆماسی و سیاسیمەوە. موشەکبارانکردنی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی بووە هۆی شەهیدبوونی 43 ئەندام و پێشمەرگەی کۆمەڵی ئیسلامی و برینداربوونی سەدان پێشمەرگە و فەرماندەی دیکە بەدەر لە زیانە مادیەکان. بیست و دوی سێی ساڵی 1975 دوای ئاشبەتاڵ و نسکۆی شۆڕشی ئەیلولی کورد مەلا موسەفای بارزانی سەرکردە و درێژە پێدەری ئەو شۆڕشە داوای پەنابەری لە وڵاتی ئەمریکا کرد و گوتی شتێک نەماوەتەوە بە ناوی شۆڕشی کوردی و دەیەوێ ماوەی تەمەنی بە پشودان و ئیسراحەتەوە بەسەر ببات. ئەوە بۆ ئەمریکاش مافی پەنابەرەتی دایە و هەر لەوێش بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد لە 1 سێی ساڵی 1979. مەلا موسەفای بارزانی پێشتریش لە دامەزراندنی کۆماری کوردستاندا ڕۆڵی هەبووە و بەڵام بەهۆی گەڕانەوەی هێزەکانی ئەرتەشی ئێرانی بۆ کوردستان کۆماری بەجێ هێشتووە و هەڵهاتووە بەرەو یەکێتی سۆڤیەت کە شارەزایان ئەو دوو وێزگەیی ژیانی ناوبرە و بە شکست و هەڵهاتن لە بەرپرسیارەتی دادەنێن. 22 سێی ساڵی 2004 شەهیدکردنی سەرکردە و مجاهید و بانخوازی کاریگەری فەلەستینی و باوکی مجاهیدانی فەلەستین شێخ ئەحمەد ئیسماعیل یاسینی دامەزرێنەری بزوتنەوەی بەرگری ئیسلامی ناسراو بە حەماس دوای گەڕانەوەی لە نوێژی بەیانی لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیلەوە و لە تەمەنی 68 ساڵیدا. شێخ ئەحمەد یاسین لە پەنای کارە جیهادی و بانخوازیەکانی بەدامەزرێنەر و سەرۆکی یەکەمی زانکۆی ئیسلامی دادەنرێت لە غەزەدا. شێخ ئەحمەد یاسین هەر لە سەرەتاوە هەستی بەرەنگاری و جیهادی لەلا گەڵاڵە بوو دژی جوولەکە داگیرکەرە خوێن ڕێژەکان و بۆ ئەو مەبەستە بزوتنەوەی حەماسی دامەزراند و بەردەوام لە بەرزکردنەوەی معنەویەت و ورەی مجاهیدەکانی بوو لە کاتێکدا خۆی بەهۆی برینداربوونیەوە توانای جەستەیی لەدەستدا بوو بەشی خوارەوەی جەستەی توانای جوڵە و چالاکی نەمابوو. 22 سێی ساڵی 2011
جەوهەر نامیق سالم سیاسەتمەدار و ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە وڵاتی سوید کۆچی دوایی کرد. جەوهەر نامیق سالم ساڵی 1946 لە قەزای کەلار لەدایک بووە. لە دروستکردنی پارتی دیموکراتی کوردستان و پاشتریش قیادە موقەتەدا ڕۆڵی بەرچاوی هەبووە و لەو حیزبەدا بەردەوام بووە تا لە کۆنگرەی 12دا دەستی لە کار کێشایەوە. سەرۆکی کابینەی یەکەمی پەرلەمانی کوردستان بوو و یەکێک بۆ لە نزیکەکانی بنەماڵی مەلا مستەفای بارزانی و کوڕەکانی، بەڵام لە دوای دەست لە کارکێشانەوەی کۆمەڵێک بۆچوون و هەڵوێستی تایبەت و ڕەخنە ئامێزانی ئاراستەی ئەو بنەماڵەیە کرد. 22 ساڵی 2014 بەشێک لە پاسەوانەکانی سەرۆک کۆماری ئەو کاتەی عێراق مامۆستای زانکۆ و ڕۆژنامەنووس محەممەد بدێویان کوشت لە ناوجەرگەی شاری بەغدای پایتەختی عێراق و دەست بە جێنووری مالکی سەرۆک وەزیرانی عێراق گەیشتە شوێنی ڕووداوەکە و لە وتارێکی ئاگریندا هەڕەشەی تۆڵەسەندنەوەی دەکرد و بنەمایەکی قورانی پیرۆزیشی کردە پێوەەر بۆ تۆڵەکردنەوە کە باز لە خوێن بە خوێن دەکات. کوشتنی محەممەد بدێوی مامۆستای زانکۆ بووە بەشێک لەو ململانێ و ئاڵۆزی لە نێوان کورد و حکومەتی ناوەندیدا هاتە ئاراوە. بڵێ ئایزان بەرگەیەکمانەیە ئەویش بەرگەی ڤیدۆکانیەوە ئەو ڤیدۆیانەیە کە لەیان با بڵێن بینەرانمانەوە هاوکارانمانەوە بۆمان ئامادە دەکرێن ئەو هاوڵاتی بەڕێزانەکەەوە لە هەر شوێنێک ڤیدۆیەکەکەم پێیان خۆشە لە پەیامی ڕۆژەوە بڵاو بێتەوە وێمە دەنێرن. دانیال پێمان بە ڤیدۆیەکمان هەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە لە شاری جوانڕۆ کۆمەڵێک گەنجی خۆبەخش لە ئەنجامی ڕێگریکردن و خۆپارێزی لە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس شەقامەکانی جوانڕۆ دەرمان ڕێژەکەن تاقیمیەکەن خاوێنەکەنەوە چکاوێژ بەداخەوە ڕۆژهەڵاتی کوردستانیش کەم تا زۆر کۆرۆنا ڤایرۆسی تێدا بڵاوبووتەوە. بینەنێ و ڤیدۆیە دەبین. فدایانی گەل بۆ سڵامەتی قسەیەکە نییە برا جارەتی خۆی بەڕۆژگار هەموو لایەک هەموو مسلمانان بپارێزن لە مافەتەوە داواکاری لە هەموو لایەک داوا لە خۆی گەورە بکەن کە خۆی گەورە ئەم بەڵا لە سەرمان داوای جەزاک الله خێرە. کاک پەیمان قسەیەکە نییە والله فقط لازم لماڵ مێنەدە لەماڵ مێنەدە جەزاک الله جەزاک الله جەزاک الله. بسم الله الرحمن الرحیم. پاش سڵاو و ڕێز و حرمەتی تایبەتمان بۆ خەڵکی بە شەرەفی شاری جوانڕۆی خۆشەویست، هەروەها کە پێشتر قەولماندا پێتان پاش قەولەکەمان وەفامان کرد بە قەولی خۆمان وە شەو ڕۆژماندا بە دەمی یەکەوە شکر بۆ خۆی پەروەردگار توانیمان کارگایەکی تەولیدی ماسکدا بنێن کە برای بەڕێزمان کاک ئیبراهیمی کیانی زەحمەتی شوێنەکەی کێشا کە بە ڕایگان خسی اختیارمان ئێمەش بە حەول و قوتی خۆی پەروەردگار تەواوی ماسکەکان بە ڕایگان بڵاوەکەینەوە ناوی شار، بەڵام ئەولوێتبەندیمان کردیە ئەولوێتی ئەوڵماندانیەوە بۆ پەرستار و دکتۆرە خۆشەویستەکان کە ئیمڕۆ لە خەتی مقەدەمیەم وەزعان پاشان بۆ خەڵکی خانەوادەی هەتی و خەڵکە فەقیرەکانە و دوای ئەوەش ئینشاءڵڵا بەپێی پێویست بڵاویەکەین لە ناوی پاکبانە عەزیزەکانی شار و هەروەها خەڵکانی تر کە مستحەقن و بەرەبەرە ئینشاءڵڵا هەوڵەدەین ئەگەر پارچە کەم نێرین بە یاری خوای پەروەردگار بۆ هەمووی شار ئینشاءڵڵا ماسک دروست بکەین و بە ڕایگان تەوزیعەکەین و لە بینی ئەوە ئیسیژە توانین تۆزە لە ناوی کارگاکە ببینین و بڕۆینە ژوورە. ئەمەش حەوتچەیەکی زیعفونیە دامان ناوە ئەمەش کارگاکە دەیبینن هەروەها خۆشیانە سەرێکی دروستکردنی ماسکەکانن. ئەمەش ماسکەکانە هەوڵمانداوە ئەم شوێنە کامل بکەین و ئەنواع و شکاڵی زیعفونی ئینشاءڵڵا ئەمڕۆ مە دوو چەرخە تا ئێوارەیەکەینە 4 چەرخ زەرفێتی ئەومان هەیە ئینشاءڵڵا لە ڕۆژێکە 500 بۆ 800 ماسک دروست بکەین
وتا 1000 ماسک انشاءالله لە ئایندە دروست دەکەین. ئەم ماسکانە کە ئەیبینین لەم حاڵەتە قسە ماسکێکی قابلی شووە، ماسکێکی چەکە پرسیاری شەبەکە بێداشت ئێرامانە کرێت کە ئیدۆ دوای ئەم کارە کە ئەم ماسکە ئەنجام ئەدرێتەوە ئەم خۆشمانە هەرچەندە کەنەجارە لەم ئەلکۆلێتانەدا ئیسفادەیەکەن بۆ دەستی خۆیان بۆ زیانکردنی کار دەستپێش لە دەستیانە. ئەمە شەرتەکانە کە ئەیبینین دوای ئەمە کە مەرحەلەی نەهایی خۆتان ئاگادارن بخار یا بێژین گەرما مهمترینشتە بۆم ڤیرۆسە. دوای ئەمە ئێمە ئەڕۆین لێرە لە ڕێگەی ئۆتۆبخارەوە کامە ئۆتۆبخاریەکەین. دوای ئەوە دەزرایەک دەستکرد دەکاتە دەست و ئەیخێنە ناوی زرق و کەپسیەکەین. وەنداوەشمان لە هەموو بەڕێزێگەوەی پێشەوە ئیسفادەی لێ بکات بیشۆرەوە پاش شۆردنەکە بە ئوتو هەر جارێکە ئیسفادەیەکا لە ماسکە یا لە هەر ماسکێتر بە ئوتو ئەوانەی کە خاڵیش سوشون بە ئوتو بکە ئوتوبخاری کاتکە و ویروسە نامێنێت. دەستخۆشی لە هەموو لایەکەکەین، دەستخۆشی لەم بەرابەڕێزانەیەکەین کە بەشەو بەڕۆژخەریکرد برایوەمان هەیە تا ئێرە زیعفونی کراوە تا بەیانی سۆح خەریکووە. دەستخۆشی لە هەموو لایەکەین و خۆی گەورە تەوفیقی هەموو لایەکاندا و دەستان خۆشیار. ئێمە لە هەفتەی کۆمەڵگەڵە تەندروستیەکاندا دوانیمان لە دوای نیمەڕۆ دەست بەکار بووین. بیمارستانی حەزرەتی ڕەسوولمان وە کامڵی مەحەوەتە و داخلی بیمارستانمان زیعفونی کرد، لێوە ڕێکەوتین بۆ مەیدانی قەلعە. لە مەیدانی قەلعەمان کامل زیعفونی کرد. لە مەیدانی قەلعەکە ئەم حەنانە کە نزیکی مەیدانی بەسیجە توانیمان کرد بۆ خۆی گەورە بۆ باشترین مەحبوبی زیعفونی کننده ئێرە زیعفونی بکەین و ئینشاءالله بەردەوامە بین لەم کەمپەینە داواکانی لە هەموو لایە لە دوعای خەیری خۆی بێبەشمان نەکات. دەستخۆشی لەم برابەڕێزانەی جەخۆی کە بەڕاستی بەگیان و بەدڵ خەریکن و لە حەقیقەتا فیداکارن لێرە و ناوی گروپەکەشمان ناونیا فیدایانی گەل بۆ سڵامەتی. کاڕەبی خوای پەروەردگار هەموو لایە سڵامەت کات، داواکانی لە ئەڵڵاوە ناوە جوانەکانی خەڵکی ئەم شارە هەموو مسلمانانی دنیا بپارێزێ لە هەموو ئافەتێکی خراپ. بەڵێ بینەرانی بەڕێز پێم وابێ راپۆرتێکان هەیە دانیار لەسەر بەرهەمەکانی ئاڵتونسایەوە قسە و باسەکەین لەسەرەوەی کە بزانین ئاڵتونسا چەند بەرهەمی هەیە و کۆگاکانی چەند بەرهەمیان ئێستا ئامادەیەوە، ئایا بەرهەمی دیکەی لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە بۆ دێت پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا هاوڵاتیان مەترسی ئەویان هەبوو کە ئایا خۆراک لە کۆگاکاندا دەمێنێت یاخود لە مارکێتەکاندا تووشی قەیرانی نەبوونی شتومەک دەبینەوە. ئەمڕۆ لە کۆگاکانی بەرهەمەکانی ئاڵتونساین ئەمڕۆ پرسیار دەکەین کە بەرهەمەکانیان تا چەند مانگی دیکە لە کۆگاکانیان هەیە و ئایا بەرهەمی دیکەیان لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە بۆ دێت بۆی دڵنیایی بدەنە هاوڵاتیان کە ئەوانوەکو کۆمپانیایەکی هیچ مەترسیێکیان نەبێت لە بوونی ئەو شمەکانی کەیەوە، ئایا بە چ ڕێگایەک دەتوانن ئەو شمەکانی هەیەە بیگەنە دەستی هاوڵاتیان. پێکەوە لەم راپۆرتەدا بینەرمان بن بۆی ئاشنابین بە بەرهەمەکانی ئاڵتونسا. کاکسەر کە سڵاو لێبێ. سڵاو لێبێ. دەمەوێت پرسیارەوە بکەم کە ئایا لە کۆگاکانیەوەدا چەند جۆر بەرهەمی ئاڵتونسا بوونی هەیە؟ ئێمە 6 جۆر ئایتممان هەیە، وەکو ئایتمە سەرەکیەکان 6 جۆرمان هەیە، بەڵام وەکو نوعێ تقریبان خۆیە لە 250 نوعەکانمان زۆرە، قیافەکانمان زۆرە، دوایەوە ڕەنگەکانمان زۆرە. بۆ نمونە خۆیە لە 260 تقریبان تا 300 نوعێ. فۆرمونە لە بەرهەمەکانی برنجە لەوێش چەند جۆرێکتان هەیە؟ برنجی درێژتانێ و برنجی خەتانێەوە ڕۆن بە هەمان شێوە؟ بەڵێ بەڵێ لە ڕۆنیشە هەمانە، ڕۆن لە 8 غرامەوە هەمانە هەتاکو
1 لیتر 2 لیتر 3 لیتر 4 لیتر 8 لیتر تا 12 لیتر هەمانە بە قیاسەکان هەمانە بۆ نمونە پلاستیکمان هەیە و تەنەکەشمان هەیە. زۆر باشە. بەهۆی ئەم هاتنی ڤایرۆسی کۆرۆناوە ئایا هاتنی شتومەکەکان هیچ گرفتێکی بۆ ئێوە دروست نەکردووە؟ وەڵی هی دروستی کردەوە بەڵام ئێمە وەکو کۆمپانیای خۆمان هەتا ئێستا ئەنی هیچمان لێ نەبڕەوە و بەردەوامی شتەکانمان بۆیە ئەنی ئەمڕۆ بۆ نمونە 8 کۆنتینەرمان بۆ هاتووە 7 کۆنتینەری کەشمان بەڕێوەیە بەیانی ئەگاتە ئێرە تەئسیری هەبووە بەڵام ئەلحەمدولیلا ئێمە هیچمان لێ نەبڕەوە هەتا ئەم داخەیە. ئەنی ئەوە دڵنیایی دەدەنە هاوڵاتیان کە هیچ ترسێکیان نەبێت لە بوونی شتومەک و بۆ ئێمە شەرچەنەکە خۆشمان لێرە بینیمان کە سپاس بۆخوا لە کۆگاکانتاندا بەرهەمێکی زۆر هەیە. ئەمەوە بپرسم کە ینی دڵنیایی دەدەن هاوڵاتیان کە بۆ نۆک و کۆمپانیەکی وەکو ئێوە کە هیچ مەترسیەوە نابێت کە شتومەک نەمێنێت لە ناو بازاڕەکاندا یاخود گرفتی قەیرانی خواردن و ئەوانە دروست بێت؟ نا ئێمە دڵنیایی دێنە هاوڵاتیان کە کۆمپانیای ئێمە هەموو ئایتمەکانی هەیە و ڕۆژانەش بۆمانیەت ڕۆژانەش داخڵ بێت بەڵێ لە برایم خەلیل بۆ نمونە تۆزەیەتە ئەخیرە بێت بەڵام الحەمدولیلا ئێمە هەر لێمان نەبڕەوە هەموو مادەکانمان هەیە وەکو خۆمان. زۆر باشە. لەم با بڵێن ناوێنین قەیران چکە بۆتە قەیرانێک و خەڵکان زۆر لە ماڵەوە نونایەنە دەرەوە و بە جۆرێک کە بڵاوبوونی ڤایرۆسەوای کردووە کە زیاتر لە جاران خەڵکانی دیکە پێویستە هاوکاری کەسانی کەم دەرامەت و هەژار بکەن کۆمپانیاکەی ئێوە کە کۆمپانیایەکی ناسراوە و خواردن و پاکەرەوە ئەو بابەتانە دابینەکات. ئامادەیتان هەیە کە هاوکاری هەژاران بکەن؟ بەڵێ بە دڵنایی و ئێمە لە پێشووتری شاودا ئەنی ساڵانە بۆ نمونە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە زۆربەی کاتە ئێمە هاوکاریمان کردووە هاوکاری هەژارانمان کردووە هاوکاری براکردمەکەکانمان کردووە بەردەوام ئێمە هاوکاریانەکەین. دەمێ پرسیاری ئەو بکەم چەنە خۆشم سێری بەرهەمەکانم کرد سەبارەت بە بەسەرچوونی بەرهەمەکانتان ینی تا چەندێک بەرهەمەکانتان دەمێننەوە ئەنی بەرواری بەسەرچوونیان درێژخایەنە؟ وەڵی ئایتمەکان کەوتەوە خۆی تایەتی بۆ نمونە 2 ساڵە پاکەرەوە بە عام 3 ساڵە بۆ نمونە تایەتی 6 مانگە بەڵام ئێمە الحەمدولیلا براندەکەی ئێمە ئەو نامێنێتەوە لە مەغزەنە و بەردەوام یەتەوە جێگای بەردەوام یەتەوە جێگای ئێمە لە مەغزەنی سەرکیشمان کە لە سمێڵە لەوێش ئەو نامێنێتەوە بەردەوام ئێمە بارمان لە ڕێگا هەیە وەکو بەسەرچوومان نییە ینی ئەگەر لە حاڵەتیشە لە مارکێتی شاهەبێ ئێمە وەری دەگرینەوە لە مارکێتەکەی وەرەگرینەوە و بۆی دەگۆڕین بە تازەکە بەڵام الحەمدولیلا زۆر کەمە ئێمە شتیوار ڕووبالای ئێمە. کاک سەرکۆل ئێستادا دەستگای بەخشین کەمپینێکی بۆ هاریکاری و هاوکاری کەم دەرامەت و هەژارەکان ڕاگەیاندووە. ئێوەکو بەڕێوەبەری بەرهەمەکانی ئاڵتونسا ئامادەیتان هەیە کە هاوکاری ئەو کەمپینە بکەن؟ بە دڵنیایەوە ئێمە وەکو کۆمپانیای تیشنە بڕیکاری بەرهەمەکانی ئاڵتونسا و ئەیزە سێمانی ئامادەین هاوکاریان کەین. ئێوەکو کۆمپانیای تیشنە بەرهەمەکانتان تا چەند شوێن دابشکاری هەیە بۆ ناوخۆی سلێمانی یاخود بەرهەمەکانتان بۆ دەروی سلێمانیش دەنێرن؟ بە دڵنیایەوە ئێمە وەکو پارێزگای سێمانی تۆزعاتی خۆمانمان هەیە پارێزگای هەڵەبجە گەرمیان ینی هەموو قەزا و ناحیەکانی چوادۆری سێمانی تۆزعاتی خۆمان هەیە و ڕۆژانە بەرهەمەکانمان دەنێرین بۆ ئەو شوێنانە. زۆر باشە. فرۆشی بەرهەمەکانتان لە ئێستادا جیاوازی هەیە لە ڕۆژانی پێشەوەی ئەم ڤایرۆسە بڵاو بێتەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە فرۆشمان زای کردووە بە حکمیەوەی تەڵەبی زۆرە لە سەرەتی خەڵک چونکە لە ماڵەوەیە حەزی کرد بۆ نمونە شت بکڕێت و شت غەزن کات بە دڵنیاییەوە تەڵەبی زای کردووە. دڵنیای دەدەنە هاوڵاتیان کە بەرهەمەکانتان نرخی گران نابێت یانە وەکو خۆی دەمێنێتەوە چونکە ئێستا هاوڵاتیان زۆر خەمی ئەویانە کە بەرهەمەکان ینی ئامەتن گران ببێت. ئێوە دڵنیای دەدەنەوە کە بەرهەمەکانتان نرخی وەکو خۆی دەمێنێتەوە؟ بە دڵنیاییەوە ئێمە هەتاکو ئەم دەقەیە هیچ شتێکمان گران نەکردووە بەرهەمەکانمان هەرکو خۆیەتی یعنی چەند سنتێک گرانی کردووە لە کارتۆنێکە بەڵام ئەوەش یعنی زۆر پێوەی دیار نییە بە حکمی ئەوەی کە لە برایم خەلیل سارە زۆر تاخیرە بێت کرێ لەوێ زۆر گران بووە
چەند سنتێکی بەرەکەوێ گینە وەکو ئەوەی کە بڵێ زۆر گرانە بێت زۆر گران نابێت چەند سنتێکی ئەچێتە سەر زۆر باشە ئێوە دابشکاریتان تەنها بۆ مارکێتەکان یاخود ئەتوانن بۆ ئەو ماڵانی کە ئێستا زۆر ماڵ ناتوانن بێنە دەرەوە ئەوە دروست بووە ئەتوان خواردن یاخود شتومەکیان بۆ بنێن یاخود تەنها بۆ مارکێتەکانە نا ئێمە هەر تەوزعاتی خۆمان بۆ مارکێتەکان و هەفتە بازاڕەکانە لەگەڵ مارکێتە گەورەکان بەڕاستی وەکو ئەوەی کە ئێمە چونکە ئایتمان زۆرە فریایەوە ناکەوین ینی بینێرین بۆ ماڵەکانیش بەڵام لە مارکێتەکانە ینی هەموو شتەکانمان هەیە و ڕۆژانە شتیان بۆ نێری حکوومەتی هەرێم چه ئاسانکارێکی بۆ کردوون لە گەیاندن یاخود دابشکردنی بەرهەمەکانتان بەسەر کۆگاکان یاخود بەسەر مارکێتەکاندا حکوومەت هاوکاری کردوین لە ئێسایە لەمڕۆ ئاسانکاری بۆ کردوین کە شتەکانمان بنێرین بۆ مارکێتەکان و ئاسانکاری بۆ کردوین ینی ئێستا ئەتوانین ئیشی خۆمان بکەین و شتەکان بنێرین بۆ مارکێتەکە هیچ ڕێگرێکی نەبووە تا ئێستا ناش ڕێگرێک نەبووە ئەی لە مەرزەکانەوە کە بەرهەمەکانتان دێت لەوێش هیچ ڕێگرێکتان بۆ دروست نەبووە وڵی هەردا مەرزی برایم خەلیل چونکە بەڕاستی لەوێت تۆزە ئیستیحامە ئەویش الحەمدولillah ئێمە غەزنمان هەبووە شتمان لێ نەبڕاوە وردە ئەوانە شەریەن و بەردەوامی شەربارمان بۆیە باکسەر کۆ بەرهەمەکانتانە من لە کۆگاکانتانە بە پێشتی ژاماژۆ پێکرد نزیکەی 200 جۆر بەرهەمتان هەیە ئەستەمە بزانم لەم کۆگایەدا چی بەرهەم لەم کۆگایە زیاتر وشکەی تایە ئێمە 4 مەغزەنمان هەیە مەغزەنی پاکەرەوەکەمان بەجایەوە مەغزەکانەکانی کەم شەکەلەکانمان بەجایە ئەمە بۆ نمونە زەیتونەکانن ئەم ڕیزە زەیتونەکانە زەیتونی شوشەیە و قوتووە و ئەو بەریشەوە ماجی و بۆ نمونە زەیتونی کەی لێ مرەبای لێ ینی الحەمدولillah هەموو شتەکانمان هەیە ئێوە کۆگاکان تا جیا کردوتەوە بۆ نمونە کۆگای تایبەت بە مەسەلەن ڕۆن و برنجوانە جیایەوە لەگەڵ کۆگاکانی بەڵێ هەمی بەدڵنایەوە جایە پاکەرەوەکان جایە چونکە پاکەرەوە نابێ مەمنوعە لەگەڵ خواردەمەنیادای بنەی ئەوانە جامان کردوتەوە ئێستا بۆ نمونەوە ساوەرەکان و نۆکەکان و ئاردە و لەو بەرەوە زەیتونە دیسانەوە هەر لەو بەرەوە خۆمرێ و مەعکەرۆنیە و زەیتە و ئەم شتانە ینی هەمی بەجیا دانراوە ئەمەش خۆشمان دەیبینین کە ئەوە تا بەردەوام خەڵکانێکی زۆریان بارهەڵگرەکانیان پڕ دەکەن لە خواردن و ئەوانش بەسەر مارکێتەکاندا دابەشی دەکەن چ شتێک لە ئێستادا زیاتر دەفرۆشی لە جاران زیاتر زەیت و ڕۆن و برنج و زیاتر ئەوانە دەفرۆشێت دۆشا و ئەمانە زیاتر تەڵەبی زەلای سەرا الحەمدولillah ئێمە هەمیشیمان هەیە و دڵنیایە خەڵک لێشمان نابڕێ ئینشاءالله حالیان ئێستا وەبارێکمان بۆ هاتووە مشەکەلی تایە ساوەری تایە فاسۆلیای تایە سێ ساری کەشمان لە ڕێگایە و سانی لە دەرەوەیە هەمی باردا خەریکی باردا گرتنن لەو بریشەوە زەیت و هەموو شتەکانی کەی لێ و فاسۆلیای لێ و بارهەڵگری تیش بەڵێ بەڕێوەیە سا لە سەیتەرەکە دەربازم کردن بەڕێوەن ئێساریان بۆ ئێراوانیش لە ئێستادا لە وڵاتی تورکیا بە هەمان شێوەی هەرێمی کوردستان و عێراق ئەوانیش ڤایرۆسی کۆرۆنا تێدا خەریکە بڵاو بێتەوە ئایا بڵاوبوونەوەی ڤایرۆسە کاریگەری نەبوو لەسەرەوەی کە ئێوەش مەسەڵەن بەرهەمەکانتان کەمتر بێتە هەرێمی کوردستان بۆ نمونە ئەوان لەوانەیە پێویستیان زیاتر بە بەرهەمی پاکەرەوە بێ کەمی نەکردووە بۆ بەرهەمانتان
هاوردەی هەرێمی کوردستان بێت بەدڵنیاییەوە لەوێش خەبی کردووە ئێستا حالێن لە تورکیا ڕۆژانە ئیجازەی 50 کۆنتینەر ئەدەن ئەنی بە هەموو شەریکاتەکان زۆر کەمە بەڵام الحەمدولillah ئێمە غەزنمان زۆرە هەتوان بڵێم بەشی تا 4 مانگی کەشمان غەزن هەیە هەموو شتێکمان هەیە بۆ نمونە تاییدا صابونە بۆ نمونە بەڵێ ئەمانە هەمی تاییدی بۆ نمونە بەڵێ ئەم کۆگایەمان هەمی موادی پاکەرەوەیە تاییدمانەیە ئەمانە هەمی صابونە سایلی لێیە منەظیفی جلشتنی لێیە یعنی ئۆتۆماتیک ئەنی هەموو شتەکانمان هەیە الحەمدولillah زایمان هەیە چەند جۆر تایتان هەیە تایی تقریبان خۆی سێ جۆری سەرەکیمان هەیە بەڵام نوعێتەکانی زۆرە و بۆ نمونە بۆنەکانی زۆرە ئەتوانم بڵم نزیکی 18 نوعە وەکو بۆنەکان بەڵێ گینا خۆی سێ ئایتمە بەڵێ سێ ئایتمە بەڵام پاکەرەوەکانی کا زۆرمان هەیە ینی ئەتوانم هەمیان بڵێم 40 ئایتممان هەیە وەکو بەڵ پاکەرەوە بەڵێ ئەنی ئەوەی کە بۆ ماڵ زەرورە و بۆ چێشتانە و ڕستۆرانتەکان زەرورە هەموو شتێکمان هەیە الحەمدولillah خەڵکیش دڵنیاکەمەوە کە منەظیفاتی ئاڵتونسا و ئەیسیش لێیان نابڕێت چونکە غەزنمان زۆرە ئەمە غەزەنەشمان زیاتر ڕۆن و برنجی تایە ئەمە ڕۆنی خەفتە ڕۆنی شلیشمان لەو دیو هەیە برنجی تایە ئەمانە برنجەکانن نیسکن نۆکە فاسۆلیایە ئەو بەریشەوە شەکرەکانن ینی الحەمدولillah هەموو شتێکمان هەیە بەڵێ ئەوانە برنجی خڕە درێژە بۆ نمونە دەنە خڕ و دەنەک درێژن ئەمانە 5 قیاسەتەکانە 5 کیلۆیە 10 کیلۆیە و 25 و ینی بەم ستانداردانە هەیەی ئەوە نیسکن بەڵێ ئەوانە شەکرن 900 گرامە 10 کیلۆیە 5 کیلۆیە 25 کیلۆیە ئەمانە ڕۆنی بۆ نمونە پلاسیکن 4 لیتر و 8 لیتر و زەیتە شلەکانمان لەوە دیوە بەڵێ لەو مەغزەنەی کەیانە کاک سەرکەوت یەکێک لەو بەرهەمانەتان کە خەڵکێکی زۆر لێ ڕازیەوە خۆشتان لە ڕیکلامێکدا باسی دەکەن ئەگەرەتەوەی خواردنەکە و خۆش دەرچێ ئەوە دۆشایی تەماتە و زەیتی ئاڵتونسا بەکاربێنن ئەگەر کەمێک باسیێن بەرەوەمان بۆ بکەیت بەڵێ بەدڵنیاییەوە دۆشای ئێمە دۆشایەکە لە براندا عالەمیەکان کە زۆر تەڵەبێت تەنانەت بۆ چل دەوڵەت دەچێت دۆشای ئێمە لە 100 سروشتیە و بە هیچ شێوەیە خوێتیان نییە هەمی تەماتەیە بەرهەم دێت وەزەیتەکەشمان لە ساعویش هەر گڵە بە ڕۆژەیە و ئێستا حالیان معمەلی زەیتەکەش و ڕۆنەکەشمان لە دوهۆکە لە سمێڵ معمەل لە ینی توان بڵم لە عێراقە بۆ نمونە بەرهەم دێت زەیتەکەش و ڕۆنەکەشمان پێم وابێ یەکەمی دەرکەوتنی کۆمپانیای ئاڵتونسایان بەرهەمەکانی ئاڵتونسا لە دۆشایی تەماتەوە دەستی پێکرد بەدڵنیاییەوە یەکەم بەرهەمی ئەم شەریکەی گروپی کۆمپانیەکانی ئاڵتونقایە یەکەم بەرهەمی دۆشایی تەماتی ئاڵتونسا بوو لەوە ئیشی پێکرد و وردە گەشتۆتە ئەمەی کە ئێستا هەیە کۆتا پەیامی ئێوە چییە کە دڵنیایی بدەنە هاوڵاتیان کە هیچ مەترسێکیان نەبێت لەسەر ئەو بارودۆخی تی کەوتنوە مانەوەیان لە ماڵەوە هیچ گرفتێکیان لە شتومەک بۆ دروست نابێت ئێمە دڵنیایی دەدەینە هاوڵاتیان کە هیچ موادێکمان لێ نابڕێت و بەردەوام مواد دەنێرین بۆ مارکێتەکان لەبەرەوە دڵنیاتان دەکەمەوە کە هیچ ینی هەرچەندێک بۆ نمونە مدەکەشی درێژ کرێتەوە ئێمە بەردەوام موادمان هەیە و لێمان نابڕێت و لە مارکێتەکانیشا وجودی دەبێت کۆمپانی ئاڵتونسا بە زیاتر لە 200 جۆر بەرهەم لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە ئەمڕۆ لەم راپۆرتەدا دڵنیاییدایە هاوڵاتیان کە بەرهەمەکانیان بۆ چەندین مانگی دیکە لە کۆگاکانیاندا بوونی هەیە و هیچ مەترسیەک دروست نابێت لە قەیرانی نەبوونی شتومەک لە هەرێمی کوردستاندا. دانیان نورەدین تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی.
دانیارمانوو نەبی راپۆرتێکی جوان و یعنی خەمی قەیرانی برنجۆوانەمان نەبێت الحەمدوللا هەموو شتێک هەرو کۆگایش نییە ینی بەرەمەکانی دیکەش منەوەی کە ئاگادار بم خواردن و شەی زۆریان هەیە و یەکێک لەو وەکیلانی کە من قسەم لەگەڵا کرد ئارد بوو دی بەردەوام ئاردیشمان لە سوچاوە بووێت و لە عێراقیشا ئەوە ژەربوونی هەیە زۆر بەڵێ بینەرانی بەڕێز پێشوەی کۆتایی بە بەرنامەکەمان بینین پێمان خۆشە وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان بە ناوی تەواوی هاوکارانمان لێرەوە داوایەک لێەوە بکەین دەردی کوردەوارێڵێ تەکلیفێکتان لێ بکەین لە ماڵەکانتان بمێننەوە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن دەستان پشۆن تا بۆتان دەکرێت لە قەرەباڵخی دوورکەونەوە تەنانەت لە ناو ماڵیش بابەرێک کەوتنتان کەمتر بێ مناڵەکانتان بپارێزن بە تەمەنەکان و هەروەها ئەو هاوڵاتیانەی کەوا لە ناو خانەوادەکانە هەن و تەمەنێکی گەورەیان هەیە ئەم ڤایرۆسە بۆ ئەوان زیاتر مەترسیدارترە تکایە زۆر تێکەڵیان مەبن ئەگەر چوونەتە شوێنێکی قەرەباڵخ و گەڕانەوە ڕاستەخۆ مەڕۆنە لای ئەوان ئەو جلوبەرگەی کەوا لە شوێنی ئیش و لە شوێنی کارەکان ئەیکەن و ئەیبنەوە ماڵەوە ڕەجاان پێش ئەوەی بچۆنەوە لای کەس و کارتان بەتابێت لای باوکو و دایکە بە تەمەنەکانتان تاقیمی کەن خاوێنی کەنەوە چونکە بڕوان پێ بکە قەرەبووی دانیار پێم وابێ هەموو ئەو سەیرانانەی کەوا ماوەی لە دەستمان چوو بێ هەموو ئەو گەڕانانەی کەوا ماوە لە دەستمان چوو بێ هەموو ئەو پیاسە و یەکتر بینینانە هەموو یەکرێتەوە بەڵام با ئیتر نەورۆزی ساڵی داهاتوو بۆ هیچ هاوڵاتێکی هەرێمی کوردستان نەبێتە ساڵیادی مردنی ئەزیزێکی نەبێتە نەورۆزی مەرگی داپیرەی باپیرەی باوکی دایکی بە هیوای تەمەندرێژی بۆ هەموو لایەک دووبارە و سێبارە و دەبارە داوا لە هاوڵاتیانەکەین پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن پابەندی ڕێنمایەکانی پزیشکە بەڕێزەکان بن پابند بن لە ماڵەکانتان بمێنەوە چونکە دانیار پێم وابێ ئەمە بۆ ترساندنەی هاوڵاتیان نەبێت کۆرۆنا خەریکە لە کۆڵانەکانی شارەوە خۆی دەردێنێ چەندین حاڵەت هەبووە کەوا کابرا لە حاڵەتی زۆر ئاساییە بووە و هەر سمپڵێکی سادەی لێوەرگیراوە دەرکەوتووە کەوا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە لەگەڵ هەموو ئەوانشدا زۆر گرنگە کە هەمومان ئەم چەند ڕۆژەی کە بەم قەیرانیاتە دەپەڕین لە ماڵەکانمان دەمێنینەوە زۆر گرنگی بە خوێندنەوە بدەین و کاتمان زۆرە بڕاوکەن بەشی زۆر شت دەکات لە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگی پێ بدەین خوێندنەوەیە بە تایبەت خوێندنەوەی بابەتاینیەکان و قورئان بخوێنین و ڕێنمایی و تەندروستیەکان لە ماڵیشەوە جێبەجێ بکەین و گرنگە کە کاتمان بە فیرۆنۆ چێت ئەم مودەتەوە وەک لایەنە تەندروستیەکانی ئاماژە بەوە دەکەن کە تەنانەت بۆ پیاسەکردنێکیش نینە دەرەوە ئەمە زۆر گرنگە کە ئاگامان لە خۆمان بێت ئاگامان لە تەواوی خێزانەکانمان بێت ئینشاءالله پشت بەخوای گەورە هیچ کەسێک تووشی ئەم ڤایرۆسە نابێت و زۆر بەزوویی لە هەرێمی کوردستان کۆتایی دێت هیواخوازین تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان بێت تا بەرنامەیەکی دیکەیانی دێنەوە خزمەتی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی ئەمڕۆژمان پێشکەشکردن هیوادانی سەرجەم بڕگەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. دووبارە سواز بۆ هاوکارانمان کەوا هەمیشە لە پشتەوە ئەوان وەکو سەربازەبوونەکانن ئەمڕۆژ هیلاکمان کردن بە هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک لە کۆتایی شاو دەمەوە کۆتا قسەش دیسان بڵێمەوە تکایە لە ماڵەکانتان بمێننەوە کۆرۆنا گەشتۆتەوە کۆڵانەکان بەخواتان ئەسپێرین بە هیوای تەندروستێکی باش هەرشاد واتان لەگەڵ